لەسەر ئەو سەرپێچی کارانەی علوەی سلێمانی کە سیارەی نایاساییان هەیە لەسەر جەمبەرزەکان ئیشەکە بۆ ئەوە گرتوینەتەوە. دوو لە ڕووی بەڕێزی خەڵک لە ناچاریە لە برسێتیە دزیەکە، ئێمە لە ناچاری و لە برسێتیە گرتوینەتەوە ڕێ لە دزەکە و لەبەری هێزە ئەمریکان لەبەری لایەنی جێبەجێکار کە ئەو فەرمانان و بڕیارانەی دەرچوون بە تایبەتی پارێزگاری سلێمانی و بە تایبەتیتر بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی، چونکە چەندین فەرمان لە ئەنجومەنی پارێزگار لە پارێزگار لە تەواوی لایەنی پەیوەندیدار دەرچووە کە ئیجراعات لەگەڵ ئەو سەرپێچی کارانە بکرێ، بەڵام تا ئێستا نەکراوە. بۆیە ئێمە لە ناچاریە خۆمان گرتوینەتەوە ڕێگری لەو سیارە نایاسایانەکەن کە دەچن لە مەرزەکان بارەکانمان لێ خۆن. ئێمە ڕێگەمان لە کەس نەگردووە، بەس ئەو بارەڵگرانە نەبێت کە بە نایاسایی شەکەن لە مەرزانە، یعنی دەستی لێڵ ناگرین. ئەمە لەسەر قوتی ماڵ ناومە لەسەر ئەم کەسابەتی ئەوانش قۆرخێکردو بۆ خۆیان کابرا خاوەنی 200 دەفتەرە قاتەعەکەی هاتووە کەسابەتەکەی میشی قۆڕ کردو بۆ خۆی. بە یە ماڵێ ئەوان عەرەبی نازانن باری جنوبارکەن.